میوانداری رزدار جهانگیر گلپی پسپور دارایی تو بخیر هاتی کاک جهانگیر سپاس با آمده بونا و بلام جبه نقطه دست بکنم پراستی ما 2024 و 2025 ما بودجه حتی نام بحثی سر راست کردن وان دو بودجه بکنیم بو افسال و سالا بده. بله زۆر سپاس بۆ بەڕێزت سڵاو لە بینەرانی خۆشەوی سەبارەت بە پرسیارەکەت بە دقیقی کاتێک بە بیرمە کاتێک کە یاسای بودجەی 2020 یاساکە پەسەند کرا بڕیاری لەسەردرا من هەرە کاتە پێم وابوو کە ئەم یاسایە تەنها تایتڵەکەی تەنها ناو نیشانەکەی 3 ساڵیە دەنا تەنها بودجەیەک بوو بۆ ساڵی 2023 چونکە مەرجی سەرەکی بودجە بەر لە هەر شتێک ئەبێت خەمڵاندن و تەرخانکردن و مۆڵەت پێدانی بۆ داهات و خەرجی و تەرخانکردنیان و تەوزیعکردنیان لەگەڵ کورتهێنان و مۆڵەت پێدانی قەرزەکانی تێدا بێ بۆ ساڵێکی دیاری کراو. بەڵام ئەو یاسایە ئەو ژمارانەی تێدا بوو بۆ ساڵی 2023 بەڵام بە یەک ڕقم بە یەک ژمارە بە یەک خشتە هیچ شتێکی تێدا نەبوو دەربارەی 2024 و 2025 تەنها لە مادەی 77 وترا بوو کە ئەحکامەکانی ئەم یاسایە بەسەر هەر 3 ساڵەکە تا جێبەجێکرێن. لێرەدا ئەتوان بڵێم کە کاتێک ساڵانە هەموو ڕقەمەکانی بودجە ئەو گۆڕێن کە ئێستا جەنابەت هەندێکیانت عرض کرد وەکو بینیمان ئەو گۆڕانکاریانەی کە بەسەر بودجەی ساڵی 2024 داهاتوون یان ئەو فەرقەی کە لە بینی 2024 و 2023 دا هەیە هیچی کەمتر نییە لە فەرقی بینی بودجەی 2 ساڵی ڕابردوو بۆ نمونە بینی 2023 و 2021 واتە ڕاکێشانە بودجە 2023 بوو ناوە 2024 و دێ سەرڕاست بکەن 2024 ژی ڕاکێشانە بوو 2025 سەرڕاست بکەن چ کێشەیە کە دێ ڕاستی عێراقی بکات ئەگەر بەوی شێوەیەژی بیتن ژە ئالیە دارایی بە چ پرسگرێکەکەوەی هەیە؟ نا ڕاستیەکەی ڕاکێشانی بودجەی 2023 نییە بۆ 2024 بە سەرڕاستکردنەوەکەوە بە هەموارکردنەوەکەوە مەبەستم نەخێر کاک ئێمە باشە یاسای بودجەی ساڵانی ڕابردوو چی بووە؟ هەر ئەوەندەیە هەندێک ڕقەمەکان گۆڕاون ئەمساڵیش هەندێک ڕقەمەکان گۆڕاون ئەگەر تۆ ئەوە بڵێ ئەم گۆڕانکاریانە لە خشتەکاندا کە دروست کراون ناوی لێ بنێ هەموارکردنەوە کەواتە ئەبێ یاسای بودجەی هەموو ساڵانی ڕابردوو ناو بنەی هەموارکردنەوە چونکە طبیعەتی تەقدیرکردنی بوویان ئامادەکردنی بودجە لە عێراقدا وایە ئیستیمارەکانت لەبەردەستە لە مانگی نیسان و ئایار ئەینێرن بۆ فەرمانگەکان پێیان دەڵێن تەقدیراتی خۆتانمان بۆ بنێرن تەقدیراتەکانیش هەموو فەرمانگەکان و حکوومەتیش ئیستینادن یان بە پاڵپشت بە خەرجیەکانی ساڵانی فعلی ساڵانی ڕابردووی خۆی تەقدیرات دادەنێ لەبەرەوە ڕاکێشانی هی ساڵی ڕابردوو نییە بۆ ئێستا بەڵکو ئەوەی کە هەر ئێستا کوبوونەوەی لەسەر هەیە لە ئەنجومانی وەزیران دەڵێ سەرڕاستی دەکەینەوە خشتەکان سەرڕاست دەکەینەوە لە بودجەی ساڵی 2024 2024 کە ڕقەمێکی تێدانە بەس بەناو 2024 بووە هەمان ئەوە ناکە خۆی کە علاساس ئەبێت ئەمڕۆ لە ئەنجومەنی وەزیران بڕیار بدرێت لەسەر ئەو خشتانەی کە وەزارەت و دام و دەستگاکان بۆ ساڵی 2024 دەینێرن بۆ ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر ئەدا دەڵێ دەبێت لە پەرلەمان سەرڕاست بکرێن لە پەرلەمان پەسەند بکرێن لە ڕاستیە ئەبێ ئێمە ئەوە بزانین کە یاسای بودجە خۆی چییە؟ یاسای بودجە جەوهەری یاسای بودجە ئەو ڕقەم و خشتانن دەق و ئەحکامەکان ئەبێ ئەسڵ پاشکۆی ئەو ڕقەمانە بن دەق و ئەحکامەکان مادە و بڕگەکان هەمویان ئەبێ پەیوەست بن بەو بڕگانەوە بەو ژمارانەوە ئەگەر سیرکەی هەر لە مادە یەکەوە تاکو و زۆربەی مادەکان هەموو ڕقەمیان تێدایە کاتێک کە تۆ خشتەکانە گۆڕین ئەبێ ئەو سیاغی ئەو مادانەش بگۆڕێ بۆ نمونە مادە یەکەم ئەڵێ تەقدیری داهاتەکان ئەەکەین بەوەندە بۆ نمونە ئەگەر سعری بەرمیلی نەوتت سعری خەمڕێنراوی بەرمیلی نەوتت گۆڕی هەموو ڕقەمەکەی گۆڕێ بۆ نمونە لە مادەی دوا خشتەی ئینفاقی گشتی و عەجز و کوردهێنان و داهاتەکان ئەوانە هەموو دەگۆڕێن کەواتە مادەی دووش هەمووی گۆڕا لە مادەی دوا تەفاسیلی تەخسیساتەکان نفقاتەکان بۆ هەندێکی ئیستثماریە هەندێکی تەشغیلیە هەندێکی بەرنامج خاسەیە ئەوانە هەموو دەگۆڕێن کەواتە هەر دقێک پەیوەندی بە خەمڵاندن و تەرخانکردن و مۆڵەت پێدانی داهات و خەرجی و کوردهێنان و قەرزەوە هەبێ سەر لەبەری ئەگۆڕێن بۆیە پێم وایە ئەگەر بەڕێکردن و پینە و پەڕۆ نەبێ ئەوەی کە ئێستا بۆ بودجەی 2024 دەکرێت پێویستە هیچی کەمتر نەبێ لە یاسایە کە بۆ بودجەی ساڵێکی تەواو واتە کاتی زیاتریشی دەوێت لە پەرلەمان
لەمان کات لەوانەیە لە ئەنجومەنی وەزیرانیش ئێستا کاتێکی زیاتر بێ ئەمڕۆیەک لە نابێتەوە بەڵێ بە دروستی کاتێکی زیاتری ئەوێ سەبارەت بە ئەنجومەنی وەزیران من پێم وایە لەبەر ئەوەی ئەمینداریەتی ئەنجومەنی وەزیران بەپێی تەجروبەی ساڵانی ڕابردوو هەر لە نقطەی ئەوەلیەوە تاکو کۆتایی تاکو ئەو کاتە ئەگاتە پەرلەمان ئەمینداریەتی ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزارەت و دام و دەستگاکان بە تایبەتی لەگەڵ وەزارەتی دارایی ڕۆڵێکی گەورە ئەگێڕێ لەو مەرحەلەی ئامادەکردنی بوجە بۆیە ئەگەر ئەشکالی نوێ و گەورەنەیەتە پێشەوە وای اعتیبارەکرێت کە ئەنجومەنی وەزیران بۆ خۆی تا ڕادەیەکی زۆر ئاگاداری ئەو گۆڕانکاریان نەبووە یان ئاگاداری سیاقی ئەو خشتانە بووە وە وەزیرەکانیش لەبەرەوەی خشتەکان بدایەت لە وەزارەت و فەرمانگەکانەوە بەرز دەکرێنەوە بۆ ئەنجومەنی وەزیران کەواتە وەزیرەکانیش تا ڕادەیەک ئاگادار بوون لەوانەیە لەوێ کۆمەڵک مناقەشات و ئاڕای نوێ بێتە ئارەوە بەڵام احتیمالیش هەیە لەلایەن ئەوانەوە بڕیاری لەسەر بدرێت جانگیر خەملاندنان گەلک ji واقعی دوورتر هاتنە دانین و تێنە بەحەزکردنەوە ژمارەن کۆمەڵ کێمێک بەریانان ژن جوان بەحەزکردن هەنوو هۆکارێ بوو چ فەدەگەڕینن بخۆی لە عێراقدا یەکێک لە کێشەکان من هەموو جارێک دەڵێم لە تەوقیتەوە کاتی دەست پێکردنی بە پرۆسی ئامادەکردنەوە هەر هەمووی دواکەوتەوە غەڵەتە اینجا لە تەقدیرەوە اینجا لە تەنفیزەوە اینجا لە تەرقیبەوە ینی لە مراقبەوە اینجا لە حساباتی کتامەوە میەوە هیچی سەر لەبەری لە جێی خۆیانەوە بە دروستی جێبەجێ ناکرێت تا سەبارەت بەو پرسیارەی جەنابەت بۆچی تەقدیرەکان شاشن و دروست نین دوو سەبەبی گەورە هەیە یەکەم بەشێکیان لایەنی سیاسین طموحی لایەنە سیاسیەکان بۆ لایەنی خۆیان هەمیشە داوای خەرجی زیاترەکەن داوای تەخسیساتی زیاترەکەن بەشێکیشیان فەنین حساباتی دائیرەکان لە توانای تەقدیریان نییە بەشێکیشیان پەیوەندی بە ئالیەتی دواکەوتووی نظامی بوجەی عێراقەوە هەیە کە نظامەکە دواکەوتووە نظامی موازنەی بنوودا و بەشێکیشیان پەیوەندی بە وەزارەتی داراییەوە هەیە کە تەخسیساتی کەم و زیاد داوا بکەی ئەو هەر هەندێکی لێ دەبڕێ کاتێک لە وەزاری دارایی مناقەشەی لەسەرکرێ بۆیە بە تەجروبەی ساڵانی ڕابردوو دووشت پێمانەڵێ کە تەقدیراتەکان خەمڵاندنەکان هەمیشە شاش و دوور لە واقعی بوون یەکەمیان ئەو هەموو مناقەلانەی لە دائیرە و فەرمانگەکانی سەرانسەری عێراق بەردەوام دەکرێت زۆربەی دایرەکان ڕۆژانە مناقەلەیەکەن لە بینی فسول و ئەبوابی ڕێپێدراوی ئەوەی کە مناقەڵەی یا بکرێت لە بینی خەرجیەکانیانە هەندێکیان غەڵەت کردو هەندێکیان زیاد هەندێکیان کەم دووەمیش مؤشرێکی تر پێمانەڵێت تەقدیراتەکان سەر لەبەری هەڵەن هیچ ساڵێک نییە نسبەی تەنفیز و نسبەی مخەتات یان نسبەی مقدەر نسبەی جێبەجێکرا و نسبەی خەمڵێنرا و نزیک بن لە یەکەوە هەمیشە ئەوەی جێبەجێ ناگاتە سەتا هەفتای ئەوەی تەقدیر کراوە بۆیە بزە بە تەقدیراتەکان سەبارەت بە پشکە هەرێما کوردستانی ji bo cew موچەیەکە Cihangîr şanda Kurdistanê piştî bejdar bû di civîneka lijneya serrastkirina budcê de got biryar hatiye dayîn ku mafên herêma Kurdistanê di budceya 2024 de parastî bin û nava li ser vê parastinê çawa diparizin بەڵێ بەڕاستی ئەبێ ئێمە ئەم جارە وەلەو بەڕاستی من هەر لە 2015 بە هەستیاریە و مامەڵە لەگەڵ ئەو ئیخبارانەکەم بەڵام بەڕاستی ڕاستە وەفدەکەی هەرێم و ڕاستە بەرپرسانی هەرێم لەبەرەوەی لە مفاوەزاتان لەگەڵ عێراق هەر ئەبێ بە زمانێکی دیبلۆماسی قسە بکەن بەڵام حەقیقەتەن ئەبێ بۆ گەلی خۆشیان و ئێمەش وەکو ئەوانەی کە متابعین ئەبێ زۆر بە هەستیارترەوە مامەڵە لەگەڵ ئەو بابەتە بکەین چونکە بە درێژایی ساڵانی ڕابردوو بە تایبەتیش لە پاش ئەوەی کێشەی بوجە و موچەی هەرێمی کوردستان دروست بوو لە پاش 2014ەوە لە 2015ەوە هەمیشە وتراوە ڕێککەوتین هەرێمیش و بەغداژ وتوێتی ڕێککەوتنێکی باشمان کردووە دواتریش وتویانە یاسایەکی باشمان تا ڕادەیەک ئەوەندەی پێمان کراوە حقوق و مافەکانی شایستەکانی هەرێممان تێدا زەمان کردووە بەڵام ئیتر دەبێت جێبەجێ بکرێت دواتریش کە جێبەجێ نەکراوە هەرێم تاوانەکەی خستوۆتە سەر ئەستۆی بەغدا بەغداش خستوێتە سەر ئەستۆی هەرێم لە کاتێکدا زۆر بە دقیقی و ڕاشکاوی من دەمەوێت ئەوەی بڵێم جگەلەوەی نیەتە سیاسیەکان نەبوون بۆ جێبەجێکردن بۆ چارەسەری فعلی بەشی هەرە گەورەی ئەوەی کێشەی بۆ هەرێم و بەغدا دروست کردووە لە بواری پەیوەندە دارایەکانە خودی ئەو تێکستانەی یاساکانی بوجە و یاساکانی بواری دارایین لە 2015ەوە پەسەند کراون خودی ئەو یاسایانە بە جۆرێکن کە قابلی جێبەجێکردنین بە جۆرێکن کە هەر کاتێک جێبەجێکران هەرێمی کوردستان بە تاوی زەرەریان تێدا بکە ئەم یاسایانە نوێنەرانی ئێمە دەستیان لە داڕشتنیاندا هەبووە ئەندام پەرلەمانی ئێمە هەموو دەنگیان پێداوت و پێشیان وتوین یاسایەکی باشمان جێبەجێ کردووە بەڵام دواتر هەر بەو یاسایانە
زەربە لە پشکی هەرێمی کوردستان دراوە بۆیە من داوا دەکەم ئەم جارە زیاتر لەسەر ئەو بابەتە ڕابوە جاگرێدەی هەروان دەقان و زەڵالی و نەزەڵالی ئەوان کاک جانگیر و سەبارەت بە موچەک و دادگا فدرالی هەندێک چارەسەری دانانە پشتی بڕیارە داویە سەبارەت بە موچەین هەرێما کوردستانê پێویستکەتن پشتی vê biryarê careka din pirsa mûçe bikeve nav milmilanê û gotûbêjên nava parlamentoya budceya sala 2024 de yani êdî tewaw biryarek hatiye danîn û ew milmilanê û ew gotûbêjin careka din derxistina kêşiyan bi mûçeyên herêma Kurdistanê pêwîst nakin. بەڵێ سەبارەت بە موچە من پێم وایە هەر پێش بڕیارەکەی محکەمەی ئیتیحادیش لە پارەوە هەموو هێزە عێراقیەکان و هێزەکانی هەرێمی کوردستانیش هەموو پەرلەمانتارەکان تا ڕادەیە گەیشتبوون ئەو بڕوایەی کە بڕگەی کۆتوبەندی خەرجی فعلی ئەقەلشی لەسەر موچە لای بن چونکە هەمومان بە واقعی بینیمانەوە شیاوی جێبەجێکردن نییە لایەنە عێراقیەکانیش تا ڕادەیەک ئەویان بۆ دروست بوو بەڵام لەوانەیە پێداگریان کرد بە یعنی لەسەر بە پاڵپشت بە و گۆڕانی اعتقادە دەربارەی خەرجی فعلی کە هەڵەیە و تەڵەیە و زۆڵمە قابلی جێبەجێکردنیش نییە و بە پاڵپشت بە بڕیارەکەی دادگای ئیتیحادیش بە دڵنیاییەوە پێم وانییە بابەتی موچە و جیاکردنەوەی لە خەرجی فعلی بخرێتە هیچ سات و سەودایەکەوە لە یاساکانی بودجەدا بەڵام بەداخەوە لە بڕیارەکەی دادگای ئیتیحادی ئەم لایەنە ئیجابیەی تێدایە هەندێک لایەن و ئەتوانم بڵێم گرێ و ئاڵۆزیشی تێدایە کە ئەگەر لە یاسای بودجەیە ئاسان نەکرێنەوە تا ڕادەیەک چارەسەرێکی مناسب نەکرێن ئەتوانن گرفت بۆ موچە دروست بکەن یەکێک لەو گرەیانە کە بڕیارەکەی دادگای ئیتیحادی دروستی کردووە کە دەڵێ موچەی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لەلایەن وەزارەتی دارایی بەغداوە دەخرێتە سەر هەژماری بانکی موچەخۆران لە کاتی تەوتینکردنیاندا و لە پشکی بودجەی هەرێم دەبڕدرێت لێرە دوو فاقیەک یان ئیزدیواجیەک هەیە بۆ نمونە کاتێک کە لە پشکی هەرێم دەبڕێت کە بودجە عایدی پشکی هەرێم بێ ئەگەر بودجە لەسەر پشکی ئاسایی هەرێمە پشکی ئاسایی نەک ئەو بەشەی کە ناڕاستەوخۆ لە خەرجیەکانی حاکیمە و سیادی سوودی لێوەرگێت کاتێک کە موچە لەسەر پشکی ئاسایی هەرێم بێ ئیتر بە منطقی حسابی حکوومەتی ئیتیحادی بۆی نییە ڕاستە و خۆی تەسەڕفی بکات و خۆی خەرجی بکات و بیداتە موچەخۆران ئەو کاتە ئەبێ تەحویلی سەر حسابی حکوومەتی هەرێم بکرێت کاتێک کە بەڵام کاتێکیش کە سەر بە پشکی هەرێم نەبێ چۆن ئەو بڕگەی بڕیارەکەی دادگای ئیتیحادی جێبەجێکی کە ئەڵێ لە پشکی هەرێمدا ببڕێ هەر شتێکی تریش سەبارەت بەوە بکورتیشی کەرەمەخۆ بەڵێ داوای میزان مراجعە لە حکوومەتی هەرێم دەکات لە کاتێک بەپێی بڕیارەکەی دادگای ئیتیحادی ئەم بڕێی موچە بە هیچ جۆرێک نایەتە سەر هەژماری حکوومەتی هەرێم لە کاتێکە بڕێک نێتە سەر هەژماری حسابی حکوومەتی هەرێم باسکردن لە میزان مراجعە ئاسان کاری نەکردە و شتێکی بێمانایە بڵێ گەلک سپاس بۆ vê dema we de me kak Cihangîr Golpî Pisporê darayî spas.